تسى جنات تشقي على بستانات أي ساحة تسى جنات تشقي على بستانات نادم بهزار قلشان يا غالي مغيلانات نادم بهزار قلشان غالي مغيلانات بولا لي نعمانات داخدار دل وجرقم بولا لي نعمانات داخدار دل وجرقم داخدار دل وجرقم بولا لي نعمانات داخدار دل وجرقم بولا لي نعمانات لاحظ ناتن أي ساحة جنات تمشي على بستانات أي ساحة جنات تمشي على بستانات نادى مازال قلشان قد غايم غيرت هيدا يا بهزار قلشان يا غارب غيلانه
شمشيري خراسانه عصاي ختيمانا شمشيري خراسانه أيها حديث جنة تشتي عرب وستانه أيها حديث جنة تشتي عرب وستانه نايدم بهزار قرشان قد غالي مغيانه نايدم بهزار قرشان قد غالي مغيانه هاي دەستان خۆش بێخوا بەناوی خوای گەورە و میرەبان بینەرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێ تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول بێ ئینشاءڵڵا وەمان بە خۆشحاڵە زانین ئەم شەویش لە ستۆدیۆی سی گەوهەر لەگەڵ هاوکارم مامۆستا عەباس محەممەد بە هاوکاری هاوکارانم کاکێ من پێنجێنی ستافە جوانەکەی وەروەها زۆر بەڕێز سرود بێژ و وەروەها دەنگ خۆش مامۆستا دیاری ئەنوەر و وابزانم مامۆستا عەباس مامۆستایەکی تریشمان لەگەڵە بێ پاشەوەکە مامۆستا عەباس شڵاویش لەگەڵتان بەشی دەکا دەستان خۆش بێ کاکشوان دەستان خۆش بێ برانی بەڕێز نیش بەش بە حاڵی خۆم بەخێراتنتانەکەم سۆدۆکەتان ڕازاندنەوە حاڵین کە بە دەنگە جوانەکەتان ئەمشە و لەگەڵ بینەرە ڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی هەر ساتێکی خۆش سادێکی ڕۆحانی پڕ لە نور شایستە بە مانگی ڕەمەزان بەسەرە بێت بەخێر بێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ئێوەش سڵاوتان لێبێت خۆمان بە خۆشحاڵەدانین لە دەرفەتێکی دیکەیە بە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەوی ئەگەینەوە بەم تاپە جوانەوە چەند بڕگەیەکتان پێشکەشەکەین ئەم شەو لە ستۆدیۆی سی گەوهەر چەپکێک لە هونەری سرود و مناجاتی ئیسلامی لەگەڵ میوانە بەڕێز و خۆشەویستەکان کە کاکشوانە پێی ناساندن و لەگەڵ بەڕێز مامۆستا حەمە ڕەشید پێنجێنی قسە و باسێک لە مسڵمانانی وڵاتی دوور لە کوردانیە و وڵاتانە بە تایبەت وڵاتی بەریتانیا بزانین چۆن ئیلتیزامات با ڕۆژوگرتن بارودۆخیان چۆنە کەش و هەوای ئیمانی و ڕۆحانی و کەش و هەوای تەبیعی و دنیایی لای ئەوان چ باسە چۆن بەڕێواچێت ئینشاءڵڵا هەوڵە دەین سوود بایەوەی بەڕێز و خۆشەویست بگەێنی زۆر سپاس مامۆستا عەباس بە دڵنیایەوە مامۆستا حەمەی ڕەشید پێنجێنی پێمان بێڵێی سکایپەوە لەگەڵمانە بەداخەوە لێرە نیە هەوڵە دەین زانیاری لێوەرگرین کە ئامادەیە دەمادام هەر فەرموو مامۆستا عەباس بەڕێز مامۆستا حەمە ڕەشید سڵاوتان لێبێ سڵای خوا لە جەنابیشتان بێت ئەحواڵتان چۆنە جەنابی مامۆستا خوای گەورە سەلامەتتان کە وەڵا سپاس بۆ خوای پەروەردگار سەرەتا بسم الله الحمد لله والصلاة والسلام على نبينا رسول الله خوای گەورە تاعات لە جەنابتان و لە بینەران و بیسەرانی بەڕێزیش قبوڵ کات نازەم سەوتەکەم باشە لای ئێوە توزە سەوتەکە لای من کەم لەوە چێگوێم لە جەنابتان بێت بە هێواشی لە ڕاستیدا لای ئێمە سپاس بۆ خوای پەروەردگار یعنی جەوێکی زۆر ئیمانیە یعنی هەستەکەی لەنەوە دەکانە چۆن کاتێکاچین دەکان هەر مزگەوتێک کە تۆ تێ ئەچیت یعنی ماشەڵڵا جەوێکی زۆر خۆش زۆر تەبایی ئەو گەنجە جوانانە هەمووی ئەبینی کاتێک لە دەوری قورئان کۆبوونەتەوانێ لە خەریکی ئیفطارن خەریکی یارمەتی مزگەوتن خەریکی دەرس خوێندنن خەریکی قورئان خوێندنن بەڕاستی بەم شێوازە کاتێک کە تۆ ئەیبینیت یعنی هیوا و ئەمەلێکی زۆرت بۆ دروست ئەبێ کەوا ڕۆژە لە ڕۆژان بینی لای تەعالا خوای پەروەردگار ئەم نەهامەتیانە هەیە لەسەر ئومەتی ئیسلامی دەناوەچێ ئینشاءڵڵا مامۆستا مزگەوتەکان بارودۆخیان چۆنە لە ڕووی ئەوەی کە مسلمانان ئاوەدانیان بکەنەوە کوردانی دانیشتووی وڵاتی بەریتانیا چۆنی ئیلتیزامات بە هاتنی ئاوەدانکردنەوەی مزگەوتەکانەوە ئەکەن هیچ گرفتێک بەربەستێک وڵای جا لە ڕاستیە گوێم لە جەنابت نییە لەبەرەوەی برایانی با بڵێن دوو سەوت هەیە لای من سەوتی برایانی پێش و سەوتی جەنابیشتان ئەگەر ئەوان بیکوژێنەوە تۆقعکەم سەوتەکە باش بێت
هیوادارم برایان ئەو گرفتەمان بۆ چاک بکەن. ئێستا من گوێم لە هیچ نییە. پرسیارەکەم دووبارەکەمەوە. جەنابتان بارودۆخی مزگەوتەکان چۆن بۆ ئێمە وێناکەن مسلمانان لەوێ کوردانی بەریتانیا تا چەند ڕوو لە مزگەوتەکانەکەن شەوانە؟ وڵی سەوتەکەتان زۆر زۆر کزە لە ڕاستی دەلی حاڵنام بوو زۆر باشە مامۆستا ئەگەر ئەو سەوتەی خۆیان لابن ئیشەکە حەل لێرە ئەوە گروپێکی جوان میوانمانن تۆزێک قەرەباڵخیەکی دەنگمان هەیە برادرانیش بۆیە بۆ خێرای ناتوانن کۆنتترۆلی و بابەتە بکەن ئەگەر دەنگی من بگاتە لای بەڕێزێت تەمەن ڕەمەزانی ئەم ساڵایە مەسپاس بۆخوا لەبەرەوەی ڕەمەزان کەمێک هاتووەتە پێشەوە کەش و هەوایەکی فێنک و باراناوی و بەهارێکی خۆش بوو ڕۆژەکەش نە زۆر درێژ و نە زۆر کورتە جیاوازە لە ڕەمەزانانی پێشووتر بارەدۆخی کات و چۆنیەتی کاتەکان لەوێ ڕەنگە هەمووتان التیزاماتێکتان هەبێ لە ڕووی ئیشکردنەوەەوە هەروەها کۆبوونەوەکان و تەراویح و وێنایەکی گشتی بارەدۆخی ڕەمەزان ئەگەرە سەرەتا بەر لەوێ بچینە وردەکاریەوە بۆمان باسکەی. وای گەورە سەلامەتان کە وڵی لە ڕاستیدا تەمەن لە شوێنێکی وەکو بەریتانیا کە ماشەڵڵا نزیکی 2000 مزگەوتی تێدا هەیە کە مانگی ڕەمەزان دێت لە ڕاستیدا جێوێکی ئیمانی باڵێکی شێت بەسەر نەکە ئەسڵەن مزگەوتەکە بەڵکە شارەکانیش یعنی حتى ماشاکەی بڕۆ بۆ مارکێتەکان ئەو شارانەی کە موسڵمانی زۆری تێدا هەیە هەستەکەی شارەکە چۆڵە خەڵکێکی زۆر کەمە بینیت بە تایبەتی ئێواران کە دەمۆ ئیفتار دێ بڕۆ شەقامەکان هەست بە چۆڕیەکی زۆرەکەی پاشانش کاتێکە ئەچی بۆ مزگەوتەکان خەڵکێکی زۆر بینی چاوەڕوانی حەد لە ناو مزگەوت نەگەڕاوێتەوە ماڵەوە بەڵکە لە ناو مزگەوتەکە چاوەڕێ ئەوەن کەوە ئیفتار بکرێت دیارە مزگەوتەکان بە شکلێکی گشتی هەموویان ئێواران 5 تا 10 دقەیان داناوە بۆ ئەوەی کەوا بیشکێنی دیارە هەر کەسێک لە بەپێی مزگەوتی خۆی بخورمایە و ئاوە و شەربەتەوە هەنێ لە میوەیە لەو 5 تا 10 دقەی بە ئیسراحەتی خۆت شتێک دەخۆت و دەیشکێنێ دوایەوە کاتێککە نوێژەکەشت دەست پێ کرد ئیفتار دەست پێکات تەمەن ئەمە ئەگەر بڵێم لەوە چ بڵێم کوردەکان بە دەرەجەی یەکەم لە ئیفتار بەڕاستیانی هەنگاوێکی زۆر لە پێشەوەن ئیفتارێک زۆری هەیە خۆی دروستیەکە هیواشێ دەیکڕێت بەحقەت ئەو هەموو ماشەڵڵا گەنجە جوانانە کە ئەبینی ئەو عایلانە کە ئەبینی ئەنی هەستەکەی وەکو یەک فامیلی لە ناو مزگەوتێکە ئەیان بینی هەموویان لەسەر یەک سفرە دائەنیشێن جەوێکی زۆر شاعیرانەی هەیە لە ڕاستی جەوێکی زۆر خۆشی هەیە کاتێکەوە لەگەڵ ئەو هەموو براو بەڕێزانەکە دانیشت نەتەوان ئەمە نەکە بڕێن بۆ پیاوان بۆ خوشکانش بە هەمان شێوە ئەوان شەر ئاینەشێت بەشدارن لەگەڵمانە بۆ مناڵەکانیش یعنی جەوێکی زۆر خۆشە لە ڕاستیدا پاشانش کە تەراویح دەست پێەکە تەراویحێکی زۆر جوان باس بۆخوا ئێستا کۆمەڵێ کەسی زۆر دەنگخۆش بەڕاستی ئەنی دروست بوون هەمویان بە دەنگێکی خۆشجەوێکی ئیمانی بۆ خەڵک دروست ئەکەن و ڕاستەوخۆ لە دوای ئەویش دەرس هەیە لە ڕاستیدا بۆ ماوەی 10 دقە ئامۆژگاری خێر هەیە و پاشانیش لە بەشێک لە مزگەوتەکانە حەلقەی ذیکر هەیە واتە حەلقەی قورئان خوێندن ئەمەش بەڕاستی وای کردووە هەمومانی گرێ داوە بە یەکەوە منەوەی کە ئەیبینم یعنی سبحان الله ئەم گەنجە جوانانە بەڕۆژ ئیشەکە هەر لە بانگی ئێوارەوە حتا نیوە شەو خەریکی عیبادەتە هێشتا ماندوێتی پێوە نابینی ئەبینی جموجوری زۆر لە ناو مزگەوتەکەیە ئەبینی خەریکی پاکردنەوەی مزگەوتە خەریکی جەوێکی ئیمانیە یاخوای پەروەردگار لە هەموو لایەکی قبوڵکە. جەنابی مامۆستا ئەگەر بفەرمونون پێمان بڵێن پێکەوە ژیان لەگەڵ موسڵمانانی دیکەی وڵاتانی تر بۆ نمونە ئەوەی پێوترێت جالێی وڵاتانی تر جالێی ئیسلامی موسڵمانانی خۆمان موسڵمانانی کوردستان کە لەوێ هەن لەگەڵ جالێی وڵاتانی ئیسلامی دیکە کە لەوێ ئامادەیان هەیە پێکەوە ژیان و تەنسیقتان چۆنە؟ ئەگەر ئاوا لێ تێگەیشت بێتم لە سەوتەکە تەنسیقمان لەگەڵ موسڵمانانی تر دیارە لێرە هەموو نەتەوەکانی تێدا هەیە لە ڕاستی ئەگەرچی لە بشێرێکی وەکو بەریتانیا بە دەرەجەی یەکەم پاکستانیە پاشانیش بەنگڵادیشی و هیندی و هەروەها عەرەب و سەرجەمچینەکانی تریتیایە لەگەڵ کوردیش دیارە دەڕاستیدا تەنسیقێکی باش هەیە بە تایبەتی حەل لە ناو خودی مزگەوتەکانە مەسەلەن ئێستا ئەو مزگەوتەی کە ئێمە هەمانە ئێمە گوێ بۆ نادەین کێ بانگ ئەدات کێ پێشنوێژی ئەکات
جاری وا هەیە پاکستانی پێشنیێژیەکە، جاری وایە عەرەبیەکە، جاری وا هەیە یەکێکی ترەکەەوە بەنگلادیشیەکە دێبانگەدا. ئەمە وای کرد بەڕاستی مزگەوت با بڵێن بۆتە مڵکی هەمومان، چکە ئەوەتەی ئەو خەڵکانەی کە لە دەرەوەن لە هەندەرانن یەکەم شتێک کە بیان بەسێ بەیەکەوە ماڵەکانی خوای پەروەردگارە، وای کردووە کە هەمووانی پێکەوە گرێداوە بەبێ جیاوازی. دیاربوونی مزگەوت لەم وڵاتانە جەوێکی وای دروست کردووە کە زۆر جا من لە یادم دێ هەر لەم شاری خۆمانە ئێمە وەکو کورد خەڵک نەئێناسین، تەنانەت هەندێک کەسی باشە کورد مسلمانە کاتێک کە مزگەوتێکمان تیا کردوانێ ئێستا هەستەکەی هەموو شار دەدناسێ، هەمووی دەزانێت تۆش گەلێکی مسلمانی دیارە و ئاگاداری لە کوردو تەنانەت وشەکانیشمان فێرن زۆرجا کە قسەیان لەگەڵاکەین بە چۆری چاکی وەڵامانەدەنەوە. بۆی فعلەن جێگەی دڵخۆشیە کە تەنسیق و علاقایەتی زۆر باشمان هەیە، زۆر جار بەڕاستی داوای لێ بکەیت حتا بۆ منەگە مزگەوتەکەی تۆ بچکۆ لەبێ بتەوێ کۆڕێکی گەورەتر ساز بکەی داوا بکەیت لە هەر مزگەوتێکی تر لەوان کەسیان ناڵێ بەڕاستی ئامادە نین، بەڵکە مزگەوتەکە و خۆشیان ئەکەونە خزمەتێت بۆ ئەوەی کەواچی ینی جێوێکی ئیمانی دروست بێ بۆ ئەو خەڵکانی کەوا لە دەوروبەریانەشین. ماوەستا حەمە ڕەشیدێەوە وەکو بانک خوازان ئێمە ئاگادارین سپاسانەکەین دەستان خۆش بێ بە درێژایی مانگەکانی ساڵ ئاگاداری کار و چالاکی و گەرموگوڕی مەجلیسەکانتانین. ڕەمەزان دەرفەتێکی زۆر باشە بۆ کاری بانخوازی بۆ ئەوانەی کە لە دەرەوەی بازنەی ئیسلام بەتایبەت لە وڵاتێکی وەکو بریتانیا ڕەنگە ئەو جۆر و ئەرکەی بانخوازان لە بریتانیا لە سەرشانیانە هەمان ئەو ئەرکۆ نەبێت کە لە کوردستان با بڵێن لە سەرشانیانە کللتوری زەکاتدان و سەرفیترە و ئەو جەمەوەبوونی تەراویح و ئیفتارکردنەوە و پارشێوان تا چەند توانیوتانە دەرفەتێک بێ بۆ کاری بانخوازی و بە هاو نیشتیمانیان هاوڵاتیانی بریتانی لە هەموو نەتەوە جیاوازەکان بگێنن ڕەمەزانەکان و مسلمانان قەرەباڵغتر و زۆرتریش بن. نازەمەگە پرسیارەکە ئاوا لێ تێگەیشت بێتم ئێمە وەکو بانخوازان چی دەکرێت بۆ نمونە لەگەڵ خەڵکی ئێرە هەروەها با بڵێن تێکەڵێکین لەگەڵ کاری خێرخوازی زەکات و یارمەتی و سەدەقات ئەگەر بەم شێوازە پرسیارەکە بشکە بەڕاستی ینی سەوتەکە زۆر زۆر کە زەداوای لە بردنەکەم لێتان تێناگەم بەتەواوەتی بەحەقەت ئەوەی کە لێرە فعلەن بانخوازانمان بە معنای کەلیمە ئێمە بۆ نمونەوەکو کورد سیحە و مزگەوتمان هەیە ئەم سیحە و مزگەوتە ئەتوانم بڵێ حاڵەت لە حاڵەتی ئینزاران ئیدارەی مزگەوتەکان بە بەردەوامی ینی کاتێک لەوانێ بڵێم ئیسراحەتێکیان بۆ خۆیان نەهێشتەوە بۆ ماڵ منداڵیشیان بە بەردەوامی خەریکی خزمەتکردنی ئەو خەڵکەن بە دەرزوتنەوە بە ئامادەکردنی ئیفتار بۆ با بڵێن بۆ نوێژ خوێنان هەروەها بۆ دابینکردنی ئیمام و هەروەها با بڵێن کاروبار و بڕێکردن بەتایبەتی لە ڕووی چارەتی شەوانێ بەحەقەت ینی خەڵک لەم مانگەدا بە بەردەوامی داوای یارمەتیەکە لە مزگەوتەکان چی وەکو تاک چی وەکو کۆمەڵ وەکو ڕێکخرا و مەسەلە وەکو شتێ لەمانە هەر هەموویان بەڕاستی داواکەن دەکێ لە بانخوازان لە مزگەوتەکان من وای لێ تێگەم بەڕاستی یعنی هیچ کەسێک لەمانە نکولیان لەوە نەکردووە بەڵکە یعنی ئێستا بۆ نمونە من مزگەوتێکم لێ نزیکە لە نزیک ماڵی خۆ من هەموو دوو ڕۆژ جارێک ئەعلانێ ئەکەن ئەو بۆ فڵان با بڵێن مەدرسە دەیانێت فێری قورئان بن ئەمەیان بۆ فڵان وڵات ئەمەیان بۆ فڵان بابەتی تایبەتی ئەمەن بۆ مزگەوت بەنمونە ئێستا حد ئێمە هەر ئەم شەو پارەکۆ ئەەکەینەوە بۆ مزگەوتێک کەوا لە شارەکە با بڵێن لە نزیکی شارەکەی خۆمان مزگەوتیان کڕیەوە بەڵام نوقسانیان هەیە ئەمە بەڕاستی بێژگەلەوەش وەکو یارمەتی کوردستان بەحەقەت وا ئەبینم یعنی لە مانگی ڕەمەزانە خەڵکی ئێرە یعنی با بڵێن سەرچاوەیەکی دارایی زۆر بەقوتن بۆ هاوسبانەکانمان لە هەرێمی کوردستان بە دەرەجە یەکەم کوردستانی باشوور بەڵام ئەوانیتیش وەلا نەنراون بەتابەتی کوردستانی ڕۆژهەڵات بە دەرەجەی دووهەم دێ بەڕاستی چونکە ئەوانش وەسیان بەڕاستی زۆر زۆر خراپە بۆیە فعلەن لەم مانگەدا مانگیەکی خێر و بەرەکەتە هەم لە ڕووی بانخوازیەوانێ بەڕاستی کە ئەو گەنجانە بەردەوام دێنێ ناو مزگەوت و تۆ دەست پیانوێ و پشتگیریانێت و نەسیحەتیانەکەی و ئەم مژگاریانەکەی هەملەی لاشۆ بەڕاستی یا ئاگاداری فەقیر و هەژاری خۆمان بین لە هەر شوێنێکی ئەم دنیادا بن بۆی دەستێکمان پیانەوە هەبێت و خوای پەروەردگار لە هەموو لایەکی قبوڵ کا پشتگیری هەموو لایەک بێت. مامۆستا ئەرێک نەبێ پێمان بڵێ کە حکوومەتی بەریتانی لەگەڵ هاوڵاتیانی بەریتانی با بڵێن
تا چەند ڕێز لە تایبەتمەندی موسڵمانان دەگرن لە مانگی پیرۆزی ڕەمەزان؟ وڵی ئەوە پرسیارێکی زۆر جوانە، یعنی زۆر جێگای ڕێز و زۆر جێگای تەقدیرە. یعنی ئێستا لەوانەیە کاتێک کە تۆ بچی بە هەر شوێنەکە خەڵکێکی زۆر ئەوانەی بەتابەتی ئەو شارانەی کە موسڵمانی زۆری تێدا هەیە زۆر بە ئاسایی ینی لێتی ئەگەن ئەمە مانگی ڕەمەزانە ئەزانن حتا ئەوانەی کە ئیش و کارەکەن لەگەڵیانە دەزانن ئەم خەڵکە بەڕۆژووە. جگەلەوەی ینی جەوێکیان بۆ دروستەکان بەلای شتێکی زۆر تەبیعیە، بەلای شتێکی زۆر تەبیعیە کە تۆ بە ڕۆژوو ئەبی. لەبەرەوە ئەوان بە هیچ شێوازێک بربەست نین لە ڕێگەی ئێمەدا، بەڵکە پشگیریشن. ینی لەوانەیە زۆر جار لە بەعزێ بابلن شوێنەکە کارەکەن لەگەڵ ئینگلیزەکانە ئەگەر بزانن تۆ بە ڕۆژووی ئامادەن بەڕاستی هاوکاریەکی زیاتریشت کە هەچن لەم وڵاتانە تۆزێک کەمە ئەوە بە حکمی سیستەمی وڵاتەکە، بەڵام ئێشتا هەر مڕاعات هەیە بۆ کەسێک کە بە ڕۆژوو ئەبێ. مەسەن کاتێک کە پێ دەڵێن تۆ کاتی نوێژمە ئەتیادی ڕێگەت پێدا بچی بەلای نوێژەکەتەوە، دەڵێن منەچم ئێستا کاتی ئیفتارە بۆ نمرە کابرا سەعات 2 بۆ 10 شەو ئیشەکە، ئێلۆ بۆشاییە سەعات 8 بانی ئێوارە فەرمێ زۆر ئاساییە ئەتوانێت برێکەکەی خات ئەو کات و هاوکاری ئەەکەن بە تەنانەت ینی لە هەر تێپیان بکرێت پشگیریەکەن. بۆیە بەشکلێکی گشتی لە ڕاستیدا ئەتوان بڵێن بەریتانیا هیچ معارەزەیەک هیچ بربەستێکی لە ڕێگەی شتی دینداریان نییە. مزگەوتەکان بەردەوام کراوەتەوە 24 سەعات چی تیا باسەکەی چی تیا ئەڵێ، ینی یەک سانسۆر نییە لەسەر موسڵمان لە بەریتانیادا. ئەوەی تەنها بمێنێتەوە جوهد و تێکۆشانی مزگەوتەکانە یا خەڵکەکە خۆیەتی لە هەر شوێنێکە هەیە خەریکی عیبادەت و خەریکی کاروباری خۆی بێ، ئەگینا بەڕاستی بە شکلی گشتی پشگیری ئەم کارن نەکدش. مامۆستا ئەی لە بەرامبەردا ئێوەی موسڵمان چۆن مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی بەریتانیەکەن؟ وڵای دیارە هاوڵاتیانی با بڵێن ئێرە ئەوانەی بەشی موسڵمانەکەی لەگەڵ ئەوانەی کەوا ئەهلی ئەسلی ئەم وڵاتەن بەحەقەت ئەوش دەکەوێتە سەر نەفەرەکان. ناکرێت بڵێ 100% خەڵکەکان هەمووی باشن بە دڵنیایی چ ئێمە لێرە لە بەریتانیا یا لە ئەوروپا یاخود لە هەرێمی کوردستان بە دڵنیایی خەڵکیەکمان هەیە کە پێچەوانەی یاساکان ڕەفتارەکە، بەڵام بە شکلێکی گشتی هەموو لایە تەبان، هەموو لای بەڕاستی تەبانە. هەر کەسێک گەچێت سەر کاروباری خۆی حەقی بەسەر خەڵکەوە نییە، حەقی بەسەر بەرامبەرەکەیەوە نییە. هەر کەسێک دینێکی جیاوازی هەبێت ئەو خەڵکە پەیوەندێکی بەوە نییە بەڕاستی. بۆیە حەز ناکەم ینی کە بڵێ وڵا ئەمان خوانەخواستە شتێک هەبێ لەو بێنەدا، بەڵام بە شتێکی گشتی بەڵێ ئێمەی موسڵمانیش پەیوەندیمان زۆر باشە لەگەڵیانە، تەنانەت نەک هەر ئەسڵەن لەگەڵ خەڵکەکەشە بەڵکە لەگەڵ حکوومەتیشدا. ئێمە هەندێک مزگەوتمان هەیە لە مانگی ڕەمەزانە کە دێ پۆلیس بانکەن ئیفتاریان بۆ سازەکەن یاخود دائیرە حکوومیەکان بانکەن بۆی بێن شارەزابن چۆن ئەم ئیفتارەکەن. یان من جارێکیان لە یادم دێ چوومە شوێنێک بەرپرسی پۆلیسی ئەو شارە لە پاڵ منە دانیشت بوو لە ئیفتاری ئێوارە. کاتێک کە قسەم لەگەڵا کرد وتم وڵای ئێمە داوای لێبوردنەکەین بەخوا خەتای ئێمەیە، دەبوای ئەمە هەموو ساڵێک و چەندین جارێکیش نەک هەر لە ڕەمەزانە جۆرێک لەم میتینێمان دروست کردا لەگەڵ یەکتریا. ئەوتی نە، وتی نەوەڵا خەتای خۆمانە، وتی ئێسەیەکێکی وەکو من کە پۆلیسم 20 دانە ساڵە پۆلیسم یەکەم جار وتی دێم مزگەوت دەبوایە زیاتر بەهاتمایە. یعنی بەم شێوازە وای کرد لە ڕاستیدا یعنی جۆرێک لە بەخەریبی ڕەواندۆتۆ لە نێوانماندا. مامۆسای خۆشەویستە، من پێم خۆشە لە قسمەتا پرسیارێ بکەم. ئەڵبەت پێم خۆشە لە سەرەتاوە سڵاوێکی دۆستانە و هاوشاری خۆم کەم لە خزمەتە. ئێمە دوور و نزیک ئاگاداری ئەوروپا و دەوڵەتی ئەسکەندەنافیا و دەرەوەی ئەوروپاشین کە لە مزگەوتەکانە کۆمەڵێک مامۆسای بەڕێز ئیمامی مزگەوتەکانەکەن و پێم وابێت ئایا خوتبەکانی جومعەتان ئینگلیزی و عەرەبیە یان زیاتر ئینگلیزی و کوردیە، وەکو تۆ شارەزابیت و لەو بوارەیە لەوانەیە ئاگاداری ئەو مۆزوعانە بیت، ئەو بۆ ئێمە لەوانەیە کارێکی دڵخۆشکەرانە بێت. سڵای خوا لەم برادەن خۆشە و تیمەکەشتان بێ، خوای گەورە سەلامەتتان کە یا ڕەبی. هەم ئەهلی شاری وەکو جەنابەت باس لێ کرد. لە ڕاستیدا لێرە وتارەکانمان
بە زمانی کوردیە بە دەرەجەی یەکەم، بەڵام بەشێک لە مزگەوتەکانیش کە خەڵکێکی با بڵێن غێرنەتەوەکانی زیاتر بۆ دێ ئەگەر عەرەب بن بە عەرەبی هەیانە، ئەو ئەگەرچی ئێمە هەموو وتارێک ئاتن کە بە کوردی ئەدەین بەشێکی عەرەبیشمان هەر هەیە لەگەڵیدا بەڕاستی، بەڵام ئەوە نییە بڵێ بەشێکی تایبەتمان بۆ دیاری کردبێ، بەڵام بەشێکی ترمان هەیە. بەڵێ هەندێک لە مزگەوتەکان بە کاتی خۆشی بۆ چەندین ساڵ تەرجەمەیەک یا کورتەیەکی ئەو بابەتەمان بەڕاستی ئەکرد، بەڵام ئێستاوە لە دوای کۆرۆناکەەوە ڕامان گرتووە، بەڵام زۆرێک لە مزگەوتەکان بەڵێ هەیەە. ئەمە وەکو مزگەوتی کوردی و مزگەوتی عەرەبی و حتا تەنانەت بەشێک لە مزگەوتەکان تەنها بە ئینگلیزیە، بۆی تقریبا لغەی گشتی هەمووانە، بەڵام ئەمە هەموو مزگەوتەکان ناگرێتەوە کە مزگەوتی پاکستانیەکان، مزگەوتی بەنگلادیشیەکان مەثەلەن بنمونە ئەتوانم بڵێم لە سەدا 90 بە زمانی خۆیانن، بە بەنگلادیشی مەثەن بە ئوردو وەکو پاکستانی خۆی ئەڵێتەوە زمانێکی تێگەڕان نییە، بەڵام هەر خۆیان لە مزگەوتەکانە هەندێک مزگەوتیان دیاری کردووە هەفتەیەکی بە ئینگلیزی هەفتەیەکی بە زمانی خۆیان، بەڵام ئێمە وەکو کورد لەڕاستیدا بوون بە دوو بەشەوە، بەشێکیان بەڵێ ئینگلیزی لەگەڵایە، بەشێکیشی هەر بە کوردیە، جگە لەوەی کەوتم لە هەندێک شوێنی شەمانە کە عەرەبن ئەوانش بوو ئەویش بە عەرەبی ئیزافەیەکیان تێکردووە. مامۆستا عەفوم کەن کاک عەباس داوای لێبوور نەکەم، ئەڵبەتە هەموو مزگەوتەکان بۆ ئێمە فەرق ناکات، مزگەوت و ماڵی مسلمانانن، بەڵام زۆرترین مزگەوتەکان لە بەریتانیا لە وڵاتی ئینگلیز زۆربەی پشکەکان بەر کورد یان بەر عەرەب یان بەر نەتەوەکانی تر کەوتووە. بەڕاستی پێمان خۆشە ئەو شتە بزانین. لە شوێنێکی وەکو بەریتانیا لەبەرەوەی بە دەرەجەی یەکەم پاکستانیە، ئەو بەر پاکستانەکان کەوتووە بە دەرەجەی یەکەم، ئیتر لە دوای ئەوە بەنگلادیشی دێت، هەروەها عەرەب دێت، ئێمەش بەڕاستی کە بەشێکی گرنگین کە نزیکی 30 مزگەوتمان هەیە، بەڵام بە دەرەجەی یەکەم بەڵێ پاکستانی. زۆر باشە مامۆستا حەمەد ڕەشید، تەمان سەد خۆزگە لەم مەجلیسە هەر ڕاستەوخۆ لەگەڵمان بوویتایە و دواتریش لە درێژەی بەرنامەکە بێت بۆ دەنگە خۆشەکەی ئەم تیمە جوانە بگرتایە لێرە. نازانم وابزانم مامۆستا عەباس زۆر دەرفەتمان نەماوە، پێم خۆشە وەکو هەم کۆتا پەیامیش دەگەر هەبێ ئەوە بپرسم، کۆمەڵگای بریتانی ئەو پرسیارەیان لا دروست نابێت لێوەی بانخواست بۆچی چ خێرە بەشێک لە سەروەتەکەی خۆتان لەژێر ناونچانی زەکات دەبەخشن، هەموو کەسێک بە ئەندازەی ئەندامانی خێزانەکەی بێ بڕەپارەیەکی دیاریکرا و بک بەخێر. ئەم عیبادەت تایبەتیانە و وەروەها گشتیانە بەشێکیشان کە لە ناو ڕەمەزانە زۆرتر چڕەبنەوە تا چەندێک دەستی ئەوەی کراوە کردووە بتوانن بازنەی ئیسلامەتی و کاری بانخوازی بکەن. سەوتەکە مەگەر بخوا بە شێوازێکی بۆ دووبارەکەیتەوە لە ڕاستیدا زۆر کزە. مامۆستا بەگشتی مانگی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵێک عیبادەتی تایبەت بخۆی بەدەر لە ڕۆژوگرتن بۆ نمونە سەرفیترەدان هەموو ماڵێک بە ئەندازەی ئەندامانی خێزانەکەی بەشێک لەو بڕەپارەی بۆی دیاریکراوە ئەبەخشێ. بۆ کۆمەلگای بریتانی پرسیار لای کەسانی دەرەوەی مسلمان دروست بووە خێرە ئێوە بەشێک لە سەروەتەکەتان لەژێر ناوی زەکات دەبەخشن، بەشێک لە پارە لەژێر ناوی سەرفیترە دەن خێر زیاترەکەن. ئەمە دەرفەتێکی چەندێک باشە بۆی بانخواز بتوانن زیاتر بازنەی ئیسلامەتی لەو وڵاتانە یان بە تایبەتی بریتانیا فراوانتر بکەن. ئادەمە خۆش بێت لە ڕاستیدا لێرە کە پێ وتێت چارەتی شتێکی زۆر نۆرمال بووە، شتێکی زۆر یاعتیادیە، بۆیە کاتکە خۆی ئەسڵەن هەموو ئینسانێک لێرە کاتێک کە ئیشەکە ئێمە لە ئیسلامە لە 102 هەیە، دەبێت لە 120 بێ بە حکومەت. ئەمە ئەنی هەموو خەڵک ڕاهاتووە لەسەر ئەمە لە 120 دەبێت بە حکومەت. جگەلەوەی لێرە لە وڵاتەدا حەد لە مناڵی و ڕایان هێنە لەسەر خێر. بۆ نمونە لە ساڵێکا چەندین جار نامە دێ بۆ ماڵەوە دەڵێ ئەوە ڕێکخراوێک دێ پارەکۆ کاتۆ بۆ هەتیوان بێ زەحمەت 55 بن بە مناڵەکەتان، بە ئەمە ئیختیاریە ئیجباری نییە، ئەنوە هەر لە سەرەتاو مناڵەکان لەسەر خێر، بۆیە خۆشیان بەڕاستی وەکو ئینگلیز زۆر خێرکردن، یعنی بە تایبەتی زۆر جار لە ڕووی بابڵین خێرەوە زۆر بابڵین بازار هەیە، جلی زۆر جوانی تەیە، زۆر تازەی تیا هەیە، کابرا ئەمە ناوە چارەتی شۆپ، با بڵێن هەر کەسێک لە ئاسی خۆی ئەوش جلەی هەبێ ئەو شتەی هەبێت تەقدیمیانەکە ئەوان بە پارێکی کەم دێنێ، خۆ ئەمە ڕاستە پارەکەی کەمە، بەڵام مەبەستیان پێ ئەوەیە کە خەڵکێک کە بزانن داهاتی کەمە ئیسفادەی لێ بکە. بۆیە لەم ڕۆوە ئەگەر بیگەڕینەوە بۆ سەد بڵێن مسلمانان
لەلایەن شتێکی زۆر نۆرمەڵە چکە بۆ خۆیان لەسەر ئەمە ڕاهاتون بەڕاستی لە ڕووی خێرخوازیەوە دەورێکی باڵایان هەیە چەندین منەظەمەی زۆر زۆر گەورەیە مانگانەیان بۆ دیاری کردووە بۆیە کاتێکە موسڵمان ئەبینن زەکات ئەدەن یا سەدەقا دەکەن یا چارەتی هەر شتێ ئەمە بەلایەن شتێکی زۆر نۆرمەڵە خۆیان ڕاهاتون هەرچەندە ئێمە بۆ نمونە لە کاتی کۆرۆناکەدا تان چارەتی بەشی زۆری هەیە ڕاستە بەشی فەقیر و هەژار و ئەمانە بەڵام وەکو سەدەقات ئێمە لە کاتی کۆرۆناکە وەکو مزگەوتی ئێمە کۆمەڵی پارەمان کۆ کردوانێ بۆ خەستەخانە یعنی لە ئاستی زۆر باڵا لە شانشینی بەریتانیاوە نامەی ڕسمیمان بۆ هات کەوا سوپاسی مزگەوتەکەمانی کرد کە ئێوە هاوکاریتان کردووە بۆیە ئەم هاوکاریە دەورێکی باڵای بینیوە لە بەرەو شتێکی نامۆ نییە بە خەڵکی بەریتانیا لە ڕاستیدا. زۆر بەڕێز مامۆستا حەمەد ڕەشید پێنجوێنی لە وڵاتی بەریتانیا و ڕاستەوخۆ لەگەڵمان بوو بۆ باس و خوازکردن لە عیبادات و پەرستشی مسلمانان بە تایبەتی کوردانی بەریتانیا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆر سوپاس دەکەین کە دەرفەتت بە ئێمەدا و میوانی ئێمە بووی دەستان خۆش بێ بەڕێزان دەگەڕێینەوە لای ئێوە کاگهێمن معروفە و ئەیناسین و چەند شەوێک ینی میوان نییە پێشکەشکار و هاوکاری یەکەم بەرنامە بە لە خزمەت جەنابکە بەڵام پێمان خۆشە کە دیار ئەنوەر زیاتر بناسیین ئێمەش و بینەرانیش کاک دیار هەندێک باس و خواسی جەنابت هەم خۆت بناسیێنە هەم لە کاری هونەری ئەبزانین لەکەیەوە دەست و پەنجەت لەگەڵ هونەران نەرم کردووە وڵات سەرەتا سپاسی خۆی گەورە دەکەم کە توانیمان ئەم دەرفەتە لە خزمەتی ئەوەی بەڕێزا بین لە خزمەت کەناڵە جوانەکەی بەڕێزدان بین لە خزمەت بینەر و بیسەری ئەوەی بەڕێزا بین سپاس و مانگی ڕەمەزانیش پیرۆز بێ لە تەواوی مسلمانانی جیهان و وەخوای گەورە خۆی تەبارەک و تەعالە خۆی گەورە بیکا بە مای ڕەحمەت و بەرەکەت و خێر و ڕەحمەتی خۆی بۆ تەواوی هەموو لایەکمان و تەواوی مسلمانانی جیهان ئینشاءالله وەخوای گەورە ڕۆژوو و تاعەت و نوێژ و تەراویحەکانمان کە کردومانە لەم مانگە پیرۆزەدا خۆی گەورە بێبەشمان نەکا لە ڕەحمەتی خۆی و خۆی گەورە لێمانی وەرگرتە بێ و خۆی گەورە لەمان قوبوڵکە ئینشاءالله ئینشاءالله کاک دیار بەس من ویستم ئەم شەو هەندێک ئەلوەداع بکای هێ من پێنجێنی بڵێمەوە لە ناوەڕاستی مانگی پیرۆزی ڕەمەزان تا ئەم شەو مەرحەبایە قوربان مەرحەبایە سبەیشەوە بێ بە ئەلوەداع کاک دیار یەکێکە لەو گەنجە سپۆرتە نازدارانی هەم لە بواری سرودی ئیسلامیە هەم لە بواری قارعی و قورئان خوێندنە بەڕاستی زۆر وارید و زۆر دەنگ خۆشە لە شاری سلێمانیە پێماوێ دیار هەلە تەمەنی تابی زانکۆی سلێمانیشە پێم خۆشە خۆی زیاتر لە خزمەتیان خۆی زیاتر مەڵا من هەل لە مناڵیەوە تەلی کاکێ من خۆی ئاماژەی پێدا من هەل لە مناڵیەوە خولیایکی مناڵی خۆم بۆ بەڕاستی لە تەمەنی 6 ساڵیە من فێرگە و مەدرسەی من ئەنی حەزەکەم لێرە ئاماژەی پێبم کە لە چەند بەرنامەیەکی تریشا باسم کردو بەڕاستی فێرگە و مەدرسەی من خانەقا و حوزرە و تەکیەکان بوو ئەوەی کە من ئەم ولاجاتانم لێ وەرگرتو و فێری وەڵا کاکە میژان منیش خوێندکاری زانگۆی سلێمانی چ بەشێک بەشی کاروباری کۆمەڵایەتی کارمان بێتە لای جناب بۆمان باش بکەیت لە خزمەتان سەلامەت بن ئینشاءالله خزمەتانە Ah!
ڕۆژێ لە ڕۆژان گرتم لە خۆشی کەوتمە حاڵەتی مادوو بێوەشی بەدەوا و دەرمان دکتۆر و حەکیم هەر نەیانزانی دەردەداری چیم دەردەداری چیم خوا کردی وشماتەوە بەرم بینیم قەومانم وان لە ژوور سەرم وتم قومنا دردم فراقا لبو مدينة دل مشتاقة نام بيتشاري حكيم طبيب بنبن بو روزي حزرتي حبيب بال روزة تير بكم قشت هەڵمژم بۆنی پڕخۆشی بەهەشت ڕەوزە دەوایە بۆ دەردەدارە شیفایە و ڕەحمەتی دەڕژێ وەکباران تۆی ئەحمەدی مختاری مقربی غەفاری شافعی گونەهباری لێت بێ سەلامی باری خاکی حیجاز فدامە کوڵای شاه و گەدامە هەتا ڕۆژی قیامەت نیازی دڵمە یاری ئەڵڵا توی ئەحمەدی مختاری مقربی غەفاری شافعی گونەهباری لێت بێ سەلامی باری توفو عاوي زمزم سعي صفا ومروه سعي صفا ومروه توفو عاوي زمزم سعي صفا ومروه سعي صفا ومروه هجي بياي بدل كايم ببيا خساري دوري توي أحمدي مختاري مقربي غفاري شافعي گونەهباری لێت بێ سەڵاتی باری هەموو میوانی خواینا
شافعي قول أحباري لد بصلاة باري لد بصلاة باري مدحي حبيبي أكرم دور على من بحر دم دور على من بحر دم معقول نية وكذا يا زايا لما تحي صاحب ياري لما تحي صاحب صاحب ياري توي أحمدي مختاري مقربي غفاري مقربي غفاري شافعي قول أهباري لد بصلاة باري لد بصلاة باري توافوامي زمزم توافوامي زمزم سعي صفا مروان هيسني بدل كم ببي خساري داري دەستان خۆش یاخوا دەستان خۆش بێ دەستان خۆش بێ جاکگەمەمە دووەم بەرنامە لەگەڵ مامۆستا عەباس سەو شەوەیەوە لێرە نەبوون بڵێ یەک شعری خۆشی سەیدی بۆ خوێندینەوە جا ئەم شەو نەیچیەکەشمان لێرەیە فرسەتم هێناوە شعرێکی مۆلەی پێ بخوێنە ئێواڵێن چی کاک بڕوا سەیتیانی نەیەکەمان بۆ مامۆستا عەباس خۆ دڵم ناشکێنی وەڵاجان لە خزمەتتانە سپاس مەولەوی و دەنگە خۆشەکەی تۆ و نەیەکەش حازر بێ و پشماکی شبۆیە نەمەدا قوربان بۆی بۆ خەیچەکە نەداشکاگەم ئەمە خۆ برادران تەواوە کێشەی نییە سەرنی برای دەرهێنەر و لەسەر داواکاری جەنابتان وڵا مەمنونە بین خۆشە بەس حەزم لەو نەیە ئەگە کاک بڕوا دڵمان نشکێنێ دڵە ڕاگەکەت خەیلێ تاریکەن دڵە ڕاگەکەت خەیلێ تاریکەن پردەکە سەختەن خەیلێ باریکەن سارای هیدایەت تاریک مەبینون ڕای نەجات یەکجار باریک مەبینون چۆڵە چراوێ پەرێوێت ساز دەر وەقەت توانای وێت باربەندی کرد ئەرگونا ڕێڕاست بەردەنی جەویر شۆنی پای کردان هام فەردان هۆرگیر ئەرگونا ڕێڕاست بەردەنی جەویر شۆنی پای کردار هام فەردان هۆرگیر باڵ لەو دیواندا دێوانەی سەرشێت خەجاڵەتی بەز یاران نەیۆبێت
عاشقی نوری خدا بوم همو سرخوشی ریبازی فنا بوم صوفي أوسع لخلوتي شوانا يا رب لبرتو لدنيا جداب باري الغفلت دام تندن الريت نيني وتنگ شرمزاري ويت ياديو سرور ودرون باور أرواچان پنج نو بزمي محشر يا منسوبي تون إينكر دشن چني تواناي سرهر دردشن او بشرموا مليو بوردا من مشيو كام خاك كرون وسردا دوری یا الله جان دلیان سوتینه بودی داره دوش لسریان نامنه لدم قابي عفوتا ودستا ونزاو نبي عفوت يا الله شي بهواياك بمني دڵ ڕاگەکەت خەیلێ تاریکەن پردەکە سەختن خەیلێ باریکەن ئیسە موینی چێشپەنە مامان هانا هاوارن های نەیچیامان جفتی مەعسیەت جەتاعەت تاقم ڕووی سیایی مەجلیس جەرگەی عشاقم بینای وجوتم خەجڵەت ئەساسەن بەختم مخالف نامەدیم ڕاسەن یا ئیلاهی تۆ زانای گەورە زانی یا إلهي تقاناي قورزاني بنهيني هم عالم زاني سەبای هەناسەم نەدەروون سەد تەرس کردن کڵپەی نار ئیبراهیمی بەرز پەنجەت بەو نەغمەی بینوەتینەوە باوەرە ئەی بەیت وەحەزینەوە سەهلەن من ڕوو زەرد سەرتەوەرەنان ئای مایەی تەزدیع پەیغەمبەرەنان يا إلهي تزاناي قورزاني بنهيني هم عالم زاني
لطف بكام وهدايتي أوان دور لخوت يا نزاني يا إلهي دەستان خۆش بێ ئەو ڕۆژە شەر و پرسیارەمان لا دروستجا سوبحانەڵڵا کاگێ من یانی کە ئەو شێعرە عیرفانیانە ئەو کەراماتی پشتی و شێعرانە هەیە ئیتر خۆ ناگری وانیانی داغڵەتەکە ڕاتێک دەستان خۆش بێ یەکەم جارم بوو گوێم لە دەنگی کاعەباز بێ کاعەباز ئەحساسێکی خۆشی بەڕاستی یاخوا سەربەرزی کاوە دەنگی ئێوە شەوەندەی ئێمە شت جوڵان ناوە ئیشی من نەبوو کاتی منیش نەبوو بێ ئەدەبیم کرد لە ناوڕێکمان هەیە کاگە من شڵا دوای ئەوەش هەر بەردەوامە بین لەگەڵ کاکدیار و تی بە جوانەکە بڵێ لەسەری زیمە سابا ساوەڕان بینەرانی عەزیز ناوڕێکمان هەیە و لە ستۆدیۆی سیگەوەر بە شێوەی ڕاستەخۆ دواتر لەگەڵتان بەردەوامە بین. بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. ڕەمەزان مانگی خێر و بەخشندەییە. ئەم مانگە لە 150 باڵانسی زیادە بە دیاری وەربگرە. هەر جارێک هێڵەکەت بە 10,000 دینار یان زیاتر پڕ بکەیتەوە. تا باڵانسی زیاتریش پڕ بکەیتەوە باڵانسی زیاتر بەدەستێنیت. هاوڕێتیمان لە مانگی خێر و خۆشیدا زیاد دەکات. لەگەڵ زیادبوونی باڵانسا هەر جارێک هێڵەکەت پڕ بکەیتەوە. بۆ بەشداری ژمارێک بنێرە بۆ 211 پاشان هێڵەکەت پڕ بکەرەوە. ڕەمەزان لە ڕێکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریا ناکەویت. باش دایگەنی ساڵدەسم. کوڕم هەزەوابان نییە. پارشێو ناکەم. بەڵێ بەڕۆژم. ڕەمەزان وەک ڕێکلامەکان بێت یاخو ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیاکۆ بکەینەوە. بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکە. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاق بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوە کاتێ و هەر شوێنێک لێبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. مناڵەکان چاوشارکی ئەکەین ئەبێ ئارام بماندۆزێتەوە. خێرا بەخۆمان بشارنەوە. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 ئەوە خەریکی چیت؟ بیگرن! جبسی دانەدانە خۆشترین جبسە بۆ هەمومانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە. ئێمە بۆ یەکتری پشتین
نابێ بیرتان بچێتەوە وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە سێگە خاڵەجان بۆی چایکی خۆش دروستکەین پێویستمان بە تێکەڵکردنی ئەنوا چا هەیە یەک ڕوبەر چای بۆ نار نیو کیلۆ سیلۆنی بێبۆن لەگەڵ تێکەڵکردنی 4-5 جۆری تر لە چاک اینجا تێکەڵیەکەین بەدەستنا 1.5 لیتر ئاوە هێنین بنووسە تا هەشتا حەوت پلەی سیریزی دەکوێنی هێل و دارچینی پەستەوە هەندێک تام و گوڵ و گیراوەی تری بۆ هەڵمێنی بیخوێنەرەوە و سەیری تێکەڵبوونی گەردەکانی چاگاکەی هەموو ئەمانەش لەژێر پەستانی پێش پلەی پاسکال کورە کاکەوەی ناوێ خۆ عیلمی زەڕە نییە چای مؤمین هەیە خۆمان تێکەڵەکەمان حازر کردووە و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاق بکەیتەوە خۆی لەوە باشتر دەشوە کاتێ و هەر شوێنێک لێی بنەی خۆش دەرەچێت چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە ئاستێرە 350 پەنجەرە ئەو ئۆفەر و داشکاندانن کە تایبەتن بە تۆ لەگەڵ لایفستایلی تۆدا گونجاو لە ڕێم خزمەت گوزاریەوە دەتوانیت تا 5 هێندە باڵانسی بێبەرامبەر بۆ پەیوەندی بەدەست بهێنیت لەگەڵ داشکاندن کە دەگاتە لە 150 لەسەر پاکێجەکانی ئینتەرنێت و پەیوەندی هەروەها بەکارهێنانی بێبەرامبەری سناپچات لە چەند پاکێجێکی دیاریکراوی ئینتەرنێتدا چەندین تایبەتمەندی و ئۆفەری داشکێنراوی تریش با چاوت لەسەر ئاستێرە 350 پەنجەرە بێت تا داشکاندن و ئۆفەرە تایبەتەکان بسانیت لە ڕێی پەیوەندیکردن یان ئەپلیکیشنی ئاسێسە خەجێ خانم یەکەمین براندی بەرهەمە خۆماڵیەکان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکی تر سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینەوە خزمەتتان لەگەڵ ئەم دەستە جوانە هونەریەکە ئەم شەو میوانی ستۆدیۆی سیگەوهرن پێم وا بێت کاکشوان ئێستا کاک دیار عەشەرەیەک قورئانی پیرۆزمان بۆ خوێنێ بزانین کاک دیار دەنگی چۆنە لە قورئانیش خوێنی وانێ کاک دیار بەڵێ خۆم هەر قورئان خوێن و ماشەڵڵا پرسە خوێنم لە شاری سلێمانی دووەم سرود بێژە بەڵێ کاری ئەوەڵی قورئان خوێندنە دەنگتان خۆش بێت فەرموون أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا
وأعتدنا للكافرين سلاسلا وأغلالا وسعيرا إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا إنا نخاف من ربنا يوما عبوسا قمطريرا فوقاهم الله شر ذلك اليوم ولقاهم نظرة وسرورا وجزاهم بما صبروا جنة وحريرا صدق الله مولانا العظيم. يا خوا دەستی خۆش بێ خوا سەلامت بی ئینشاءڵڵا. ماشەڵڵا جوانەی خوێنی. یا خوا بێ تۆ چی ئەڵێ سەلامت بی ئینشاءڵڵا. بەس حەزم لە گریانە. سەڵی زۆر خۆشە. دەست خۆش بێ. وەڵای جا کاگە من شتێکم بیر هاتەوە بەس تۆزێک لەگەڵ تەوەرەکەمان ناگونجێت. پیاوی چاکە دوێ بەرنامەکە بینم خۆرەمە لە ڕەمەزانی مامۆستا عەباس ئەم ڕەمەزانش لە بەهارایە بەهاریش پرێتی لە گیای کوردەواری با بڵێن گیا ئەوەی خەڵک سوودیان لێ وەرەگرێ چاکاگە من لە فاڵە و مەجلیسە ئیرفانیانەی کە شەوال لەو حاڵەتە ڕۆحیەتی بە ڕۆژی سەرکارێکی باشی هەم ئەکادیمی و پێمەوەی خوێندوشتە لەو پارە بۆنی گیابهاریەکان تۆزە معلوماتی ێجا نازانم ئێستا تۆزێکی باس ئەەکە یا دوایی بینەراژام چی پێ خۆش بێ لە خزمەتان تازە دەرگاکەت کردێتەوە بە لی نەچ وەڵامی ئەوەم لە ئێوارە شێفەکانی خۆمان لێرە مامۆستا عەباس تۆ لێرە بووی ئێوارە بەڵێ خواردنەکە چی بوو هەمووی خواردنی سروشتی ئەو کەژوو کێ و دەشت و دەرە بوو کە کوردەواری و کللتوری کوردەواری لە خۆی قەینا عافێتان بێت هەر لە تۆڵەکە ومە لێرە نەبووم تۆڵەکە و کنگر و بەخۆش ئەو مۆزوعانە بۆن ڕاستی ڕاستیەکەی ئیتر بەرەو لەناو بەهارین و گیا بەهاریەکان لە کنگر و لە مەنێ و لە کاشمە و لە گیلاخە و لە زۆرێک لەو گیانە ئیتر ڕۆژانە بەرچاورەکەون و لە بازاڕایەنە بوون بەڵام من پێم خۆشە یەکشت بڵێم بە هەموو دایکانی کوردەواری هەمیشە دایکانی ئێمە لە باو باپیرانمانەوە هەمیشە گیاکانیان زەرد کردو ئەنجاڵیان گرتووە چون وەختی زەردیەکەی ئەبێ کوڵێنی ئاوەکەی ئەڕێژن ئیتر ئەوەی تری هەڵەگرن ئەمە زۆر خەتەرە خراپە ینی بەڵێ لەبەرەوەی کە بەڕاستی هەموو گیایە کە کوڵان زەردت کرد بە مانا کوردی و بازاڕێکەکەی خۆمان ئەو مەفعول و ڤیتامین و هەر شتێک هەیە بەو ئاوە و ئەڕوا ئەوەی کە ئەمێنێتەوە شتێکی کەمی گیا و پرۆتۆفیل و مانێمێنێتەوە بەڕاستی شتێ نییە کوڵاندنە خانەکانی تێگەشتێنێ هەموو ڤیتامین و هەموو خاصیەتەکان لەگەڵ کوڵان و ئاوەکە ئەبا جا بەڕاستی ئەمە زۆر خەتەرە هەمیشە کە گیا بەهاریەکان ڕاستی
زرد نەکرێ نەکڵێنرێ ئاوی یەکەمی فڕێبینرێ پێمان وابێ ئاوی یەکەمی زەهرە و دوای ئەوە پاکە بێتەوە لەبەرەوەی کە هەموو گیاک بەهاریەکان هەموو گیاک سەوزەکان بە تازایی هەموو مەفعولە باشەکانی لەناو خۆیاری چۆن هەڵبژیرێ ڕۆکێک هەڵگری بۆ نمونە ئێمە عادەتی لەناو کوردەواریە کنگر هەڵەگرین کاشمە هەڵەگرین گیلاخە هەڵەگرین منێ هەڵەگرین ئەمانە لە وەرزەقانی ترا ئیسفادی لێکن هیچ کاتێک ئەم گیانە تەنها ئەبێ بشۆرێتەوە لەسەر سوزگیەک وا بخرێت تا ئاوەکەی ئەڕوا دوای ئەوە کیسە کیسە ئەکرێ و لە فرێزەرە لە بەستەرا دائەمرێت مەفعولەکەی خاصیەتەکەی وەک خۆی ئەمێنێتەوە و هیچ وەکوە ئەو لە حەزەیە من تقریبا ڕێواسی 2 ساڵەم و پێشمەڵ گرتووە لە ماڵی خۆمە تازە بە تازە دەریێنم ئەیکەم بە شلە ئەی خۆم یاخود شات و یاخود منێ یاخود کاشمە زۆرێک لەو گیانە نابێ زەرد بکرێت چونکە زەرد کرا گەرم کرا هەموو خاصیەتەکەی یەتە دەرەوە من پرسیارێکی گرنگ بکەم لەم مۆزوع ئێوە دەرمانە کوردەواریەکان نەفرۆشن زیاتر بە وشکی ئێیان فرۆشن سوود لەم جای کەژوکێوەکانی خۆمان وەرەگرن لە بەهارە یان لە دەرەوەی هێنا کۆمەڵێک کاک ئەوازیان کۆمەڵێک گوڵ و گیای تایبەتمان هەیە کە خاصەتەن هی تایبەتی بەهارە ئەمە تیانە ئەوەندە حەساسە تەنها هەفتەیەک دەشەو هەیە بۆ نمونە گوڵەوە نەوشە گوڵەوە نەوشە لە سەرەتای بەهارە لە هەفتەیە بۆ دەشەوە هەیەتر نامێنێت ئەمە تایبەتمەندیەکی زۆر تایبەتی هەیە چون گوڵەوە نەوشایکێکە لەوانەیە کە هەم جیهازی مەناعی ئینسان بە قوتەکە هەم گرانەتا و حەمەی ماڵتا و کۆمەڵێک نەخۆشی لە جسمە لا ئەبا و ئینتیهاباتی جەستەش کەمەکاتەوە هەنی کۆمەڵشتمانێت تایبەتە ڕێواز ئێمە هەمووی 10 و 15 شەو هەیە دوایی نامێنێت چۆن بتوانین ئیسفادە لەم گیانە بکەین کە بەڕاستی لە کاتی تریشە ئیسفادیان لێ بکەین کاگە من ئێستا بە زۆری هاونیشتیمانیان بە ڕۆژوە بن ڕۆژوگرتن لە پاڵەوەی عیبادەتێکە و واگەر وەکە ڕۆژەش پزیشکەکانی ئێواران زۆربەی کادر لە ستۆدیۆسی گۆهر باسێکە بە پێی سونەتەکانی پەیامبەری ئیسلام توودی خوای لەسەر بێ جێبەجێ بکرێ لە پاڵ عیبادەتەکەشا کۆمەڵێک سوودی تەندروستی زۆر باش بە جەستە پێگا کۆمەڵێک شەوری زۆر ئەتوێتەوە لە پاڵەمەشا ئێمە گیابهاریەکانە خۆی کەواتە بڕێزت هەم وەکو مسلمانێک هەم وەکو شارەزایەکی ئەم بوارە و هاوڵاتیەکی ئەم هەرێمە کە لە ڕەمەزانەکانی شاهی باشترین تەکنیک بۆ سوودوەرگرتن و بەکارهێنانی گیابهاریەکان لەگەڵ ڕۆژوە وی زۆرتری سفادەمان پێبگەێن یان هیچ شتێک هەیە زۆر خەتەر بێ بەکاری زۆربەی گیابهاریەکان مەزاجێکی گەرمیان هەیە کە ناکرێت لەگەڵ جەستێکی ماندووی بە ڕۆژوا بخورێ چون زۆر خەتەرە خاصەتەن لەم فەسڵا ئێمە ڕۆژانە زیاتر لە 12-13 سعات بە ڕۆژوو ئەبین خۆمان لە هەموو خواردنەوە و پرۆتین و ڤیتامینەکان ئەگرینەوە بەڵام ئێوارە تۆ بێ بەڕاستی کەلانێکی بە پیچک بخۆی چون یەکسەر مەزاجێکی گەرم ئەدا بە جسم لەوانەیە لەو حاڵەتەیە تووشی ئیسهالی تەسەموم ڕشانەوە ئەو شتانەمان بکە بەڵام باشترین گیاکان کە زۆر پێم وابێ لە هەموو فەسڵەکانە هەیە کە پەڵپینەیە یعنی ئەمە گیایەکی معجیزەیە بەڕاستی وەکو سووب لە هەموو ماڵێکی کوردەواریە پاییز و هاوین و بەهار و زستان ئەبێ هەبێت چون جیهازی مەناعی ئینسان بە قوتەکەن ڕیخۆڵەکان پاکەنەوە وە کۆمەڵی خاصیت و تایبەتمەندی تایبەتی هەیە کە لەوانەیە لە مختبەرە کاری لەسەر بکەین پێمان وابێ ئەم گیایە معجیزاکە لە جسمە کاکشوان ئەم هەویرە ئاوی زۆرەکەش بە دڵنیایەوە وەڵا ناڵێمەوە ویستم ڕۆژێک شەڵا بە تایبەتی کاگێ من ڕائەگرین بەس ئەم زانیارانە بۆ بینەرانمان باش دەست خۆش بوو ینی لە تەوەرەکەش کاک دیادا لێ بردنەکەین بینەرە بەڕێز و خۆشەویستەکان دەچینە لای ڤیتیەک کە تیایدا باس و خواست و دیمەنی بەربانگ لە شاری ڕانیەی دەواازێ ڕاپەڕین کە ماشەڵڵا لە ڕەمەزانە زۆر گەرم و گوڕی پێوە دیارە دەیبینین و دەگەڕێینەوە لەگەڵمان.
ئێمە وەکو ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان لقی ڕانیا ویسمان ئیفطار سائیمێک بۆ ئەو خوشک و برایانەمان لە سنووری قەزای ڕانیا و دەوروبەری ساز بکەین وەکو سنت وەکو زیندوکردنەوەی سنتێک و هەروەها و حاڵەتێکی کۆمەڵایەتی و هەروەها ویستیشمان لێرە زیاتر تعاڕف و یەکتربینین بکەین لەبەر مەشغەڵەتی کار و دەوام ئەو بە سەبەبێکمان زانی کەوا بیتە دەرفەتێک هەم بۆ زیندوکردنەوەی سنتەکە هەم بۆ حاڵەتی کۆمەڵایەتی هەم ویستیشمان وتارێکی گرنگی ڕوحی بدرێ لەلایەن مامۆستا دکتۆر ئیبراهیم عەبدوڕەحمان هەرتەریەوە. دەستخۆشی لە ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان و ڕێکخراوی شناکە بە هاوکاری پێکەوە ئەم ئیفطار سائیمێن ئامادە کردووە. بەڕاستی مەکارێک و پرۆژەیەکی زۆر جوان و زۆر پیرۆزە، هەم خێر و پاداشتێکی گەورەی پێ و هەم کۆبوونەوەیەکە بەڕاستی لەوانەیە بەهۆی مەشغەڵەتی ژیانەوە نەتوانین ماوەی چەند مانگ لەگەڵ هاوڕێیان و برادران یەکتر ببینین، بەڵام لەم جۆرە چالاکیانەدا دەتوانین بۆ ماوەیەک پێکەوە دابینیش و پاروانانێکیش بخۆین و گفتوگۆ و خۆشەویستی بگۆڕینەوە. دووبارە دەستخۆشان لێ دەکەم، هیوادارم بەردەوام بن و سەرجەم ڕێکخراوەکانی تریش چاویان لێ بکەن و ئەم کارانە ئەنجام بدەن. دەستی هاوکارانمان خۆش بێ لە شاری ڕانیەوە. بەڵێ بەدڵێ مامۆستا باز ئەوەی کە جێگەی زۆر زۆر خۆشحاڵیە بەڕاستی توانم بڵێم تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان لە قەزا و ناحیەکان لە گوندە زۆر دوورە دەستەکانیش کە مانگی پیرۆزی ڕەمەزانێ گڕوتینێک لە دڵ و دەرونی هەموو هاونیشتیمانیان بە دڵنیایەوە بە دەرەجەیەک مسلمانان و زۆر جێگەی خۆشحاڵیشە ئەوانەی کە لە ئاینە جیاوازەکان و یا خودت مسلمان و بەڵام بێمەیلن دیسان گەرم و گوڕە بنەوە بەدەمەوە هاتنێکی زۆر باشەیە. ئەمە یەکێکە لەو تایبەتمەندی جوانانەی ناو کۆمەلگای کوردی کە بێ بەڕاستی شانازی پێ بکەین مامۆستا باز ئێستا دڵمان پێی خۆش بێ ڕەشبین نەبین کە کۆمەڵگاکەمان زۆر بەدەم یەکترەوە هەن بەدەم یەکترەوە بێگومان دەستان خۆش بێ. وا بزانم هەر ئەوەندە کاتمان ما بێت نۆخلەکێکمانەیە تیمە جوانە سرودێکی تر مناجاتێکی ترمان پێشکەش بکەن و بەو شێوەیەش بگەینە کۆتایی بەرنامەکە. من بابەتەکەتان ئامادەیە؟ بەڵێ قوربان کا ئاوازە خزمەتان زۆر باشە لێمەوە دەستان خۆش بێ فەرموو. بەڵێ بینەرانی عەزیز سپاس بۆ هاوکارم مامۆستا عەباس و میوانە بەڕێزەکانمان زۆر بەڕێز مامۆستا حەمە ڕەشید پێنجێنی کە لە ڕێگەی سکایپەوە لە وڵاتی بریتانیا لەگەڵمان و باسوخواسێکمان کرد دەربارەی تاعات و عیبادەتی ڕۆژەوانانی مسلمان و بەتایبەتیش مزگەوتەکانی کورد لەوێ بە هیوایەوەی تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول بێ. سپاس بۆ هەموو لایەک و لێرەش لە ستۆدیۆ کاک دیار ئەنوەری سرودبێژمان لەگەڵ بوو لەگەڵ کاک هێمن پێنجێنی و تیمە جوانەکەی بە بەرهەمێکی خۆشی کاک دیار و کاک هێمنیش لەگەڵ بەشدارە بێ. ئێمەش لەگەڵ ئێوە پێکەوە گویان بۆ گرین و پێم وابێ ئیتر تاوانیش تەوا بێ کاتی بەرنامەکەمان تەوا بێ لە سبەی شەوی شەڵا لە سیگە و هەر پێتان شا دەبینەوە. سپاس کە تا ئێستا و تا تەوابوونی بەرهەمەکەی کاگی من ئەوانیش کە بینەرمان و سپاس بۆ تۆش مامۆستا. سپاس بۆ تۆش کاکە شوانە خواتان لەگەڵ هەرشاد فەرموو.
نور پیدا بو لمكان نور پیدا بو لمكان بوني العرشي فلكا گناه بران عفو دكا بجمالي بيخبر جيان صلوات أما ظلمينم يا نبي تشراجينم يا نبي بفداي توبي يا نبي روحي شيرين يا نبي الله صجر بك وجلي يا نبي عاشق باتر يا نبي شاطر بو عاشق يا نبي أكوشتها يا نبي الله مظلومين يا نبي تجراجين يا نبي ففديتم يا نبي روحي شيرين يا نبي الله أيادك أري يا نبي نتأوي آدم يا نبي بوتو دنيا يا نبي درت آدم يا نبي اللهم ظلمين يا نبي تجراجين يا نبي ففديتم يا نبي روحي شيرين يا نبي لهر عرزك يا نبي بسيطو بكري يا نبي لهر عرزك يا نبي بسيطو بكري يا نبي عسري أنقاته يا نبي سر أوجي أفلاق يا نبي الله هم ظلمين يا نبي تجراجين يا نبي بفدايتم يا نبي روحي شيرين يا نبي الله قلب يادت يا نبي تنوراني بي يا نبي ذاقل فريشتا يا نبي أبي بهودام يا ربي الله هم ظلمين يا نبي تجراجين يا نبي بفديتم يا نبي جاني شيرين يا ربي يا دنيا لا تفارك يا خدانا يا سينا وما يحيرتك أخلاقي برزة يا نبي
دسما يا يشين يا نبي أخمر ويلم يا نبي خايفين يا نبي فديت بي يا نبي يا يسير يا نبي بفديت بي يا نبي روحي شيرين يا نبي